ئێمە نووسراومان کرد بۆ بەڕێز سەرۆکی حکوومەت بڕیاری دەرکرد کە ئەم مناڵانەی 18 ساڵ تەواوەکەن بۆ ئایندە یەکەی نیشتەجێبوونیان پێ بدرێ. سەبارەت بە پێشنیاری وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ ئەوانەی تەمەنیان لە 18 تا 24 ساڵە لە خانەی بێ سەرپەرشتان و ئەوانە تەبان بە بڕیار لە ئەنجومەنی وەزیران بۆ ئێمە هاتووە و ئێمەش ئینشاءڵڵا وەکو دەستەوە بەرن هەموو ئاسانکاریەک دەکەین بۆ ئەوەی ئەم بڕیارە بۆ ئەم توێژە تایبەتە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێتن و پشتگیریش دەکەین بۆ ئەوەی جێبەجێ بکرێتن لە داهاتوودا. هەروەها کەس 18 ساڵ تەواوەکەن بۆی بژێوی ژیانیانە بێت چکە بە تەنها یەکەی نیشتەجێبوون دادی ئەوان نایە پێویستە بژێویکی ژیانیشی هەبێ بۆیە بڕیاریاوە هەموو ساڵێک کە مناڵەکان 18 ساڵ تەواوەکەن لە خانەکان دابمەزرێن بە پێی بڕیارەکەی بەڕێزیان کە ئێمە ناوەکانمان ئاراستە کردووە هی 3 ساڵی پێشوو هەمووی دامەزراون ئەم بڕیارە بەردەوامی هەیە واتە ساڵێکی کە لە خانەکان 18 ساڵیان تەواو کرە و مناڵانە دامەزرێن 2 ساڵی کە و 3 ساڵی کە ئەمە بەردەوامی هەیە.